من کابان شێخ عەبدولکەریم عەلی مامۆستای زانکۆ داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم کە پابەند بوون بە مانەوەیان لە ماڵ، پابەند بن بە هەموو ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان وەک ئەرکێکی نیشتیمانی و ئەرکێکی ئاینی. پابەندبوونمان بەو ڕێسا و ڕێنماییانی وەزارەتی تەندروستی پابەندبوونە بە تەندروستی هەموو کوردستان. ئێمە بەمانەوەمان لە ماڵ دوو ئەرکی زۆر گرنگ دەتوانین بەجێبگەینین. یەکەم کاتێکی زیاتر بە منداڵەکان دەدەین بۆ ئەوەی زیاتر خۆشەویستی و تەباهیمان لە ناوبی، وەک ئەرکی دووەممان دەتوانین بە خوێندنەوە توێژینەوەی زیاتر بکەین کە ئیستیفادەی هەبی بۆ هەرێمی کوردستان. بۆیە دەڵێم دووبارە سێبارە بمینێنەوە لە ماڵ لەبەر ئەوەی مانەوەمان لە ماڵ بەهێوەستا بە تەندروستی هەموو هەرێمی کوردستان و هەر سەرکەوتوو. من بینش بە هونەرمەندێک ئەز ماڵە خۆڕنیشتێ خۆری ئەوکە ئەس پابەندم ڕێنمایی حکوومەتە هەرێما کوردستانی وەزارەتە تەندروستی دای. ڕاستی دویم هەموو خۆ پارێزی مەسەلە جدی وەرگرین و هیڤیامش خەڵکی کوردستانی ئەوەک و خۆپاقش ڕاگرن نەچنە ناو جهێت قەلەباڵغ دا ئەم دوور بین وێ نەخۆشیە گەلی هەواڵە. مهمترین تشت متوێت بووە بێژم نەوروز خۆشی هەر هەبن، بەس خودێ نەخواستە مرۆڤ کەسێکی خۆی نزیک دوست و دادرێت خۆیت نزیک مرۆڤ دەست بدەتن ئەوە ناگەڕێتن. وجا ئەس ویدارم کو هەنگ خۆ پارێزم و ئینشەڵڵا دەمێکی نزیک لەسەر وێ نەخۆشیژی دێ دەرباز بێ. ئەمە لە ماڵەوە دەمێنین لەبەر نەخۆشی کۆرۆنای خۆمان بە میوزیک و وێنەکێشان سەرقاڵ دەکەین. ئێمە لە ماڵ دەمێنینەوە و پابەندی هەموو ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ئەبین. لە پێناو بەرژەوەندی گشتی و لە پێناو سەلامەتی تەندروستی کۆمەڵگاکەمان پێویستە هەموو تاکێکی کورد ڕەچاوی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکات و لە ماڵ بمێنێتەوە. هەر کەسێک لەلایەن خۆیەوە پێویستە خۆی بە شتێکەوە سەرقاڵ بکات. من ڕۆژانە خۆم بە کتێب خوێندنەوە سەرقاڵەکەم و تێدەپۆشم هاوکاری مناڵەکانیشم بکەم بۆ وێنەکێشان، بۆ موزیک و هەر بوارێکە خۆیان پێیان خۆشە. ناوم ئابستایە، منەوە قوتابیەک داوا لە گشت قوتابیانەکەم کە لە ماڵەکانی خۆیان بمێنەوە بۆ ماوەی 2 هەفتە بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا و هیوادارم زۆر بە وردی پابەندی ڕێنمایی تەندروستیەکانی لە ماڵ خۆمان دەمێنینەوە.